ئەم کاتتان باش بەڕێزان لە ئێستادا کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە شاری هەولێر بۆ دیندار زێباری جێگری بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی هەرێم لە شاری هەولێر ساز کراوە با پێکەوە ببینی. دەوامە لە UN لە کۆمەلگای دەولی لە ڕێکخراوەی دەوڵەتیەکان و هەروەها لە حکوومەتی عێراقش کردووە کە بە زووترین کات لە خلالی چەند ساعاتی داهاتوو و چەند ڕۆژی داهاتوو نیە چەند ساعاتی داهاتوو بگەن بە خەڵکی ئاوەرە لە پارێزگای دهۆک لە زاخۆ لە دهۆک لە سومێ لە پیشابۆر لە شاریا لە هەموو ئەو ناوچانە لە شێخان ژمارەیەکی یەکجار زۆر ئەتوانم بە هەزاران بە سەدان هەزار خەڵک بەرەو ئەو شارە بەڕێ کەوتووە. ئێمە داوامە لە UN کردووە لە پێنج خاڵدا: یەک ڕۆتینیاتیان کەم بکەنەوە، دوو ئەو پارەیە کە لە بەردەستیانە بەشێکی ڕاستەخوو بە دابوو دەستگاکانی پەیوەندداری هەرێم بدرێت بە خێرا بگەن بە ئانایەم خەڵکەوە. و داوامە لە حکوومەتی عێراق کردووە لە پاش هاتنی جێگیری سەرۆک وەزیرانی عێراق ساڵح مطلق بۆ کوردستان لە هەفتەی ڕابردوو کە دەبێت پرۆسەی گەیاندنی کۆمەکی دارایی خێرا بکرێت. تا ئەم لەحزەیە هیچ پارەیەک لەلایەن حکوومەتی عێراقەوە تەرخان نەکراوە ڕاستەخوو بۆ دامو دەستگاکانی حکوومەتی هەرێم و هیچ لایەنێکی بێدەوڵەتیش تا ئەم لەحزەیە پارەیەکی مباشر تەرخان نەکراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. پێداویستیەکان حقیقەت زۆرن، بەڵام ئەوانەی کە گرنگە لە ڕێگای میدیاوە لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هاوکارمان بن، ئەویش خواردنە، ئاوە، شوێن نیشتەجێبوونیانە و هەروەها لە ڕۆی تەندروستی لە ڕۆی خزمەتگوزاری لە زۆر بۆرەوە حقیقەت ژیانی ئەم خەڵکە لە مەترسیدایە. بە تەنیا بە حکوومەتی هەرێم ناکرێت، بە تەنیا بە خەڵکی خۆبەخش ناکرێت. بۆیە داواکاریمان ئەوەیە و کۆبوونەوەکەمان ئێستا بەردەوامە و سەرقاڵی نەک میکانیزمی سەرقاڵی ئەوە دەبی بن هاوکاری بگایە. داوامان لە UN کردووە و لە نێودەوڵەتیەکانیش ئەو کۆگانە و ئەو هاوکاریانە کە لە شاری هەولێر هەیە بە زووترین کات هەندێکی بڕوات بۆ دهۆک لە مەترسیدا وەکو پارێزگا، شارەکانی وەکو زاخۆ لە مەترسی هاتنی سەدان هەزاران ئاوارانە بە تایبەتی ئەوانەی کە لە چای شنگارەوە ڕاستیدا هاتون بەرەو دهۆک، ئەوانەی کە لە هەندێک کەمپی تر بوون، بۆ نمونە هەندێک کەممان ئامادە کردبوو، لە گەوەیلان بوو، لە شاریا بوو، لە شێخان بوو، لە باژت کەنداڵ بوو. ئەو شوێنانەش لەبەر مەترسی ئەو دواییە لە دەوروبەری شاری دهۆک ئەوانەش بەجێ هێشتراوە و ئەو خەڵکە بەرەو شاخەکان و بەرەو ئەتوانە بڵم شارەکانی تری کوردستان بەڕێکەوتونە. لەبەرەوە مەترسیەکی گەورەیە، کۆمەڵکوژیەکی گەورەیە لەسەر ئەتوانم بڵێم کەمەنەتەوەکان پێکاتەکانی عێراق، پێکاتەی یەزیدی، پێکاتەی کریستیان، پێکاتەی شەبەک، پێکاتەی کاکەیی، ئەوانە هەمووان لە مەترسی ئەتوانم بڵێم جنسایدێکی گەورەنە. دەوا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، دەوا لە کۆمەلگای دەولی و ئێستاش لەو کۆبوونەوەی کە هەمان ئێستا بەردەوامین، داوا لە دیپلۆماتکارەکانمان کردووە و لایەنەکانی تری نێودەوڵەتیش کە خێرا بگەن بەو خەڵکە و ئەو خێرا گەشتنەش دەبێت یارمەتی حکوومەتی هەرێم بدرێت. داوا لە حکوومەتی عێراق کردەوە میکانیزمە بەجێ بێڵێت کە خۆی شت دابەشکەتە کوردستان، ئیمکاناتی لەبەردەست نییە، دەبێت لە ڕێگای کەوادری حکومی هەرێمی کوردستان ئەو هاوکاریە بگات. لەبەرەوە ئەوە ئەپیلەکە، ئەوە فریادگوزاریە کە حقیقەت دەبێت بە ڕێگای میدیاشەوە زەختێکی گەورە لەسەر کۆمەلگای دەولی بدرێت. وعود دراوە، شت وعد دراوە، بەڵام ناگات وەکو پێویست بەو خەڵکە. لەبەرەوە ئێمە لە حاڵەتێکی تاڕی وەتوانێت بڵێم حاڵەتی ئێمەرجنسیە لە ڕایانی مرۆییەوە لە شاری دهۆک و داواکارین لە حکوومەتی هەرێم بە تایبەتی لە هەولێر و سلێمانیش داواکارین هاوکاری دهۆک بن بۆ ئەو بەهانە هاتنی ئەو خەڵکە و هەروەها داوا لە هەموو لایەنە نێودەوڵەتیەکانمان کردەوە بەردەوامیش دەبینە سەر ئەو داواکاریە، چونکە لە ڕاستیدا وەزعەکە لە مەترسیدایە، بە هەزاران مناڵ هەیە شیریان نییە بدەدرێتێ، بە هەزاران خەڵکە لە دەرەوەی بناتەکانی حکومی دەخەون و بە سەدان مەدرسە توانم بڵێم ئێستا خەڵک پڕە و پڕیش بووە. لەبەرە پرۆسەی هاوکاریکردن خێران نییە و داواکاری ئێمە بەداخەوە عێراق تا حەدێک هاوکار نەبووە و توانم کۆمەلگای دەولی بەو پرۆسە ڕێگای UN-ەوە کە ڕاستە باشە لە وەزعێکی سەقامگیر، بەڵام بۆ گەیشتنی خێرا سەدان هەزار خەڵک بە شارێکم دوو شار حقیقەت ئەوە مەترسیدارە و زۆر دەرەنجامی خراپی لێ دەکەوێتەوە. زۆر سپاس. نداؤنا حقيقة من حكومة إقليم كردستان للمجتمع الدولي، للمنظمات الدولية، للأمم المتحدة وللحكومة العراقية التدخل السريع لإنقاذ حياة الآلاف
الآلاف من النازحين في محافظة دهوك، وأيضا آلاف من النازحين من القوميات المتواجدة في المناطق المتآخمة لمحافظة دهوك ومحافظة نينوى، اليزيديين، الشبك والمسيحيين، وأيضا المواطنين العراقيين بشكل عام. هناك نداء من حكومة إقليم كردستان، وهذا نداؤنا نداء طارئ للحكومة العراقية بالتدخل السريع بإيصال المساعدات المالية وأيضا المساعدات الإنسانية مباشرة إلى حكومة إقليم كردستان، ولحكومة إقليم كردستان أن تقوم بالخدمات وإيصال هذه المساعدات. هناك أيضا نداؤنا للمجتمع الدولي للأمم المتحدة بالإسراع بتنفيذ وعودها، ونداؤنا أيضا للمجتمع الدولي والدول المانحة أيضا بالإسراع بتنفيذ وعودها. نداؤنا للولايات المتحدة الأمريكية مساعدات متقدمة من قبل الولايات المتحدة الأمريكية، مساعدات نرحب بها، ولكن ليس بمستوى الموجود. هناك مئات الآلاف من النازحين، فحقيقة هذه هي نداؤنا، والوضع هي سيء جدا، والوضع تحتاج إلى ظرف طارئ، وهناك حالة طوارئ في محافظة دهوك. نطالب من كافة الجهات الخيرة في العراق وفي خارج العراق ومن الوطن العربي والدول الجوار بالإسراع بمساعدة أهلنا وأيضا قوميات الموجودة التي حياتهم هي تحت إبادة جماعية والتهديد. كم بكان نحكم مال لهرمي كردستان تنها وبرابري سوريا رجاوا من هوا اتوانن بلهم با نزيكي حش كم زيادتريش بو اوركاننا وخدرس كراوا بلام ام كم انا هندي كم بجهش راوا هندي كم خلق لي درچو لبر مترسي او روجي اخير لبروا استئما لبابتي دوس كدرين كم دانين زور استد بگين بو خلق خاردن يم بيبدن او يم بيبدن بهنان يم بروي لبروا اما لوضعكين براستي اتوانن بلهم 1.5 مليون نازح یانکو آوره برای هرمی کردستان هاتو لما وی 4 روزی را بردو نزدیکی 200,000 کس زیادت برای شارکانی کردستان هاتو تنها لعنکاوا 12,000 کس خلکی مسیحی کریستیان که پیروسیان به همکاریه او جماره زوره حقیقت لتوانای حکومت یاریم دانیا. کسی در کار نسبت بسیار کم ویا اوباما بریاری را که همکاری دولت ایران کنه آوره کن. او هاوکارن که حکومت امریکا پیشکشی کردوا راستا بارگاه فروکوانی بوا بوچای شمگار اما هاوکاری بوا جگای دلخوشیه جگای سپاسیه و طبعا همول انا كان لهرم و بقشتي حكومت هرم كردستان سپاسی ولا حكومت امریکا دکات بانی و بو پاراستنی خلقی شاخ شنگار ولا همان کاتشدا توقعاتی ما اوای که کوریدور کی مروی بزرترین کات درست بکره داواش من لامر لبیانی لگل نتوی گرتوا کان کوبنای کی ترمان هوا شانده کی بالای یو ان لهولیرا لگل اوانش قسمان کردوا که دبی بزرترین کات انجمنی آسایشی دولتی بی لدرکردنی بریاره کی مروی بدن او بریاره کوریدور کی مروی درست بکره و او خلقه ام خلقه دبی بگریتوا دبی کوریدور کی مروی و هزه کی آسمانی بید یان کوریدور و کو سال نواتوی که الهرمی کردستان درست با دبی بیر لوا بکریت و او خلق بگاتا شوینکانی اصیل خوان و دبی امریکا ولاتانی زلهز و برایده انجمنی آسایشی دولتی اما بریارک بید که هاوکار بید دواکاری اما اویا و گیری لپیکاتکانی عراق تنها بایگاردن هنده کمکی دارایی نبید که شی ما بوشی و حل نبید چارەسەری کێشەکە سیاسیە ئەمنیە و گەڕانەوەی ئەو خەڵکەیە. وەک دیار ئێوە ئەو داواکاریتان کردووە تا ئێستا وەک لە کۆبنەوەدا وەڵامی ئەوان چی بووە؟ ئایا بە شێوەیەکی وا بووە کە ئەوان لەو چەند کاتژمێرێک کە ئێوە دیاریتان کردووە هاوکاریەکان بگەێنن؟ بەڵێ ئەوانیش هەمووان لە پەیوەندیدا لە پەیوەندیەکی زۆر باشن، فشارێکی سیاسی باش لە ئەنجومەنی ئاسایش هەیە، فشارێکی سیاسی باشیش لە بەغداوە هەیە کە لەسەر بەغدا لەسەر وڵاتانی کومەک باش و لەسەر منەظەماتی دەولی کە بەڵێ شتەکە ینی ئەو بابەتە حقیقەت خێرایە و دەبێ هاوکاریەکان نەک تەنها مروی دانی هزی سربازی عفوا بکاریانی هزی سربازی بلام بی در کوریدوری مروی بکرێتەوە او خەڵکە او شوێنانە دەبێ بگەڕێنەوە کە لێ هاتوونە و دەبێ هەوڵ بدرێت ژیانی ئەو خەڵکە کە دەگەڕێنەوە بپارێزێت بە سیستەمێکی درێژخایەن نەک چەند کاتی و چەند ڕۆژێک. بەڵێ کاک جەنرال من بوو شەنگەورامی لە کەناڵی زاگرۆز دوو پرسیارێ بە زەحمەت یەکەمیان زات یەک بسیار بخوا
باشەکەتان زۆر زۆرن زیاتر لە دەری کۆتە لە کوردستانە هەیە بۆچی لە ژووری عملیاتی یاخود لەگەڵ بەڕێزی ناوخۆستانە ئەو قساتان نەکردووە لە کۆبنەوەکانە کە هەلیکۆپتەرەکان هیچ جێبێ بتوانن کۆمەک بگەێن ئەفرۆکانە کە هاوکاریان گاتە شاخی شنگال لە پێش هەفتەیەک دوو فڕۆکەی هێزی ئاسمانی عێراقی بوونە کە بە ماوەی 2 ڕۆژ بە تەنسیق توانیمان کە ئەوانە بگات بە شاخی شنگال بەڵام ئەوە نزیکەی 6 ڕۆژە ئەم ڕۆژی شەشەمە کە انتظاری بەرسوی هێزی ئاسمانی عێراقی و حکوومەتی عێراقین بەوەی فڕۆکەی تر بوومە بنێرن نزیکەی دەتوانێت بڵێم 100 تەن لە هاوکاری ئامادەیە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر وای بگات بە شاخی شنگە بەڵام بەداخەوە ئەو فڕۆکانە کە لە عێراقەوە پێویست بوو بێت بەدەستی ئێمە ئەو شتانە بگات بە شاخی شنگال ئەوە 6 ڕۆژ ئەو فڕۆکانە نەهاتنە و بەردەوامین لە داواکاریمان هیوادارین ئەمڕۆ تا بەیانی ئەو فڕۆکات نازانم هەوڵەکە بەوان دەگەڕێتەوە کە ئەو شتێکیان نییە یان مەبەستەکان چییە بەڵام ئەو شتانە هەمانە ئامادەمان کردووە لە هەولێرە کە بگات بەداخەوە ڕۆژی شەشەمە توانی و بەردەوامی بەو هاوکاریانە بن لە مەطاری هەولێرەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هێزەی ئەو فڕۆکەی نییە لە دەستی کە فڕۆکەی بار هەلگری 330 بێت یان 370 بێت وای بتوانێت بەو ناوچە پرسیارەکان خلاص بوو دوو پرسیارم یەک باس لەو دەکرێت 600 ئافرەتی SD فرۆشاون و لە تەرەحەفەت ئێوە لە کۆبنەوەکان باسان لەگەڵ لانی پەیوەنددار نەکردووە چارنووسی ئەو ئافرەتانە چی لێ دێت ئێمەمیشم باس لەو دەکرێت نەخۆشی بڵاوبۆتەوە لەنێو ئەو نازیکانە ئەو نەخۆشی عزیزەکان چی ئەمە کارەساتێکی گەورەیە 9 ملیۆن ئاوارە لە دهۆکە لە دەوروبەری دهۆک و ئەو ناوچانەیە کە دەوروبەری دهۆکن کارەساتێکی گەورەیە ئەم خەڵکە بەبێ هیچەوە هاتووە هیچی لەگەل نییە لەبەرەوە لە بواری تەندروستی تا دەگاتە ژیانیان ئەمانە هەموو لە مەترسیدایە بۆیە هاوکاری دەولی تەنها ئەوە نییە بەگەشتنی چەند پارە یان هاوکاری مرۆیی بڵێن بە چەند خۆراک دەبێت پاراستنی ئەم خەڵکە بڕیارێکی دەولی هەبێت و کۆریدۆرێکی مرۆیی هەبێت و مەمەڕێکی ئینسانی ئەو هاوکاریانە بەردەوام بگات لەسەر ئاستی پێشێرکاری مافی مرۆڤ دیارە ئەو لێدوان هەڵوستی نەتەوەی گرتوەکان یونامی لە 7 مانگە و 8 مانگە وهروە هەڵوستی ئەنجومەنی ئاسایشیش و حتا وتوبێژی فەرمی سکرتێری گەشتنەتەوەی گرتوەکانیش بۆ هەمومان ڕۆنە کە باس لە کارەساتێکی گەورە دەکات لە جنسایت دەکات دژی پێکاتەکانی عێراقی یەزیدی و کریستیانەکان و پێکاتەکانی تر و بە تەسەووری من ئەمە یەکەم هەنگاوی توندی دەولیە لە دژی داعش پاشەوەی کە ئەو بریاری سیستماتیکی دژایەتی کە پێکاتەکانی یەزیدی و کریستیانیدا و بە تەسەووری من ئەمە ئەتوانم بڵێم جەرایمی حربە ئەمە جنسایدە ئەمە کۆمەڵکوژیە و ئەوە وا دەبینین کە بەپێ ئەم لێدوانانە تەسەووری ئەوەی بریارێک لە ئەنجومەنی ئاسایش لە زووترین کات دەربچێت دکتۆر من ئارام لە ئاژانسی هەوڵ ناخۆ بەڕێز لە کۆنگرەی ڕۆژنامەی ڕابردوو باس لەوە کە 600 ملیۆن دلار لەلایەن وڵاتانی بەخشەوە دراوە بە UN ئەمە ئەمڕۆ داوامان کردووە لە UN ئەو پارە کە لە دەستیانە کە لەو سیستیمەکە هەیەە خێرا بکرێت بەشێک لەو پارەیە بەشێک یارە کەمیش بێت بەڵام بدرێت بە دامودەستگاکانی هەرێمی کوردستان بۆ خێراتر بگەن بەو ناوچانە کە پێویستیان پێە بەڵام ئەم پارە حقە لە دەستی ئێمەدانە وڵاتانی کومەتبەخش بەو سیستم هاوکاری وڵاتانیان کردووە بەڵام لێرە حالەتێکی تاڕە هەیە و لە وڵاتی تریش کراوە ئەگەر پارە نەگات بەدەستی حکوومەتی هەرێم و ئەگەر حکوومەتی بەغداد هاوکاری داوای پێشکەش نەکرد بە شێوەیەکی خێرا ئێمە لە کارەساتێکی مرۆیی بەرەنگاربوونەوەین کە ڕاستیدا توانامان نییە بە سەدان هەزار خەڵک ڕۆژانە بەو شێوە لەسەر شەقامەکان ببینن بەحکومیەوەی کە تورکیا دراوسێ و خەڵک و حکوومەت شێویان کە هاوکاریەکان وەکو پێویست نەبووە لەلایەن دەوڵەتی تورکیا تورکیا یەکێک لە وڵاتانەیە کە وعدی داوە هاوکاری بکات بە هاوکاریشی پێشکەش کردووە بەڵام ئەو هاوکاریانەی وەکو پێویست نییە چونکە ڕێژەی کارەساتەکە گەورەترە لە هاوکاریەکی دروستکردنی چەند هاوکاریکردنی چەند سەد کەسێک یان هەزار کەسێک یان دروستکردنی کەمپێک لەبەرەوە ئەمە کارەساتەکە و وەزعێکی تاڕەە و حالەتێکی ئێمەرجنسیە بە حکوومەتی هەرێم بە تەنیا ناکرێت
لێگیریان خواردووە بەشێک لەم ئەوارانە دیارە لەبەر بۆ سووریا ڕۆیشتنە لە سووریا بەرەو سوحێلا و پیشابۆر دەگەڕێنەوە هەرێمی کوردستان ژمارەیەکی یەکجار زۆر ئەتوانن برن وەزعێکی مرۆڤی زۆر ناخۆش هەیە لە زاخۆ لە پیشابۆر دەوامە لە یوێن کردووە بە زووترین کار بەبێ ڕۆتینیان بگەت بەو خەڵکە خاردنی بێت خەڵک پێویستی بە خاردنە ئێستا ژیانیان لە مەترسیە مناڵەکانیان لە مەترسیە و ئەمە کارەساتێکی مرۆڤی گەورەیە. دكتور كيف تفسرون موقف الحكومة العراقية إزاء صمتها عن الحرب ضد إقلاع الإقليم؟ يعني صمت الحكومة العراقية، صمت البرلمان، المراجع الدينية لم تتحدث عن الأمر. حقيقة هناك نتوقع من الحكومة العراقية وهذه هي حقيقة موقفنا وهذه توقعات الشعب العراقي بأكملها أن تكون الحكومة العراقية موقف أكثر جدية لمساعدات من أجل إيصال مساعدات مالية ودعم النازحين وحتى على مستوى أيضا دعم العسكري هناك ضرورة ملحة بدعم عراقي أكثر وفعال. شكرا. بەڵێ بەڕێزانەوەی بینیمان کۆنگری ڕۆژنامەوانی دیندار زێباری جێگری بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی هەرێم بوو سەبارەت بە ڕەوشی ئاوارەکان لە ئێستاشدا دەچینە لای فەرمان محەممەد نێردراوی NRT ڕاستەوخۆ لە ناحەی گوێرەوە لەگەڵمانایە پاش ئەوەی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە توانیان تەواوی ناحەی گوێر کۆنتترۆل بکەن و لە ژێردەستی چەکدارانی داعش دەریبێنن. فەرمانم کاتت باش و پێمان بڵێ تۆ چیت بینی لە ناحەی گوێر کە ئێستا لە ناو ناحیەکەیدای و وەزانیاری نوێچی هەیە بۆ بینەرانی بخەیتە ڕۆ. بەڵێ سڵاوتان لێبێ دیارە دوا بە دوای ئەوەی کە ئەمڕۆکە بەرەبەیانی ئەمڕۆ هێزە هەم هێزەکانی پێشمەرگە هێرشێکی توندیان بۆ ئەو ناوچانە کرد کە پاشەکشەیان تێدا کرد بوو و لە لایەکی ترەوە فڕۆکە جەنجەکان بردمانی ناو ناوچانیان دەکرد کە واتە ناحیەی گوێر و چەنگوندێکی ئەو ناوچەیە بۆ کە چەکدارانی داعشی تیا بوو و لە ئەنجامدا هێزەکانی پێشمەرگە کەمێک لەمەوبەر توانیان دوای ئەم شەڕە قورسەی کە ئەمڕۆ لە بەرەبەیانی ئەمڕۆ ڕوویدا توانیان بچنە ناو ناحیەی گوێرەوە و لە ئێستادا پێشمەرگەکان دیارە سەرقاڵی ئامادەکردنی هێرشێکی ترن بۆ ئەو گوندانەی دەوروپشتی واتە کەوتۆتە پشت ناحیەی گوێرەوە جارێشتر بڕۆن بەرەو ئەو شوێنانە. دەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەمە دوای ئەوە هات کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزەکانی پێشمەرگە بە چەند کیلۆمەتر لە پشت ناحیەی گوێرەوە کشانەوە بۆ ئەو ناوچانە و دواتر لەم ڕۆدا توانیان جارێشتر بگەڕێنەوە ئەو شوێنانی کە پێشتر بەجیان هێشت بوو. بەڵێ فەرمانەگەر پێمان بڵێ ئێستا ئەو شوێنەی تۆی لێیت کوێی گوێرە ناو ناحیەکەیە یاخود شوێنێکێتی؟ دەمێ ئاماژە بۆ بکەم ئێمە تا ئێستاکە نەچینەتە ناو ناحیەی گوێرەوە ئێرە پێشەوەی بگەیتە گوێر ئەو ناوچانەیە واتە چەند گوندێکی دەوروبەری ناحیەی گوێر دەمێ ئاماژە بۆ بگە لە پشت هاوێرەوە واتە گوندێک بوو کە پێشتر ئەو ناوچانە لە دەشت چەکدارانی داعشدا بوو بەڵام بە هۆکاری ئەمنیەوە کە هێزەکانی پێشمەرگە دیارە لە پێشەوە چوونەتە ناو ناحیەکەوە و ڕێگە بە تیمەکانی ڕۆژنامانی نادەن دیارە بە هۆکاری ئەمنی بۆ پاراستنی گیانی ئێمە نایڵن بچینە ناو ناحیەکەوە دیارە دوای پشکنینی شوێنەکان چونکە ئەمان دیارە زانیاری ئەوەیان هەیە کە گومان دەکرێت بەشێک لە ناوچەکانی ناو ناحیەی گوێر یاخود گەڕەکانی ناو ناحیەی گوێر تێنتی ڕێژ کرابێت بۆیە نایڵن تا پشکنینی خۆیان تەواو نەکەن نایڵن ئێمە بچینە ناو ناحیەکەوە بەڵام لە ئێستادا دیارە هێزەکانی یاسایی و هێزەکانی پێشمەرگە سەرقاڵی پشکنینی ئەو ناوچانن واتە لە ناو ناحیەی گوێرە هیچ تەقەیەک نەماوە واتە تەقەی چەکدارانی داعش دەتوانین بڵێن بۆ گوندی زمارە جارێشتر ڕەتیان کردوونەتەوە چەکدارانی داعش لە ناو ناحیەی گوێریان ڕەتکردنەتەوە. بەڵێ فەرمانەگەر پێمان بڵێ کە دەیبینن فەرمان ئەگەر پێمان بڵێ لە ئێستادا ناو شارۆچکەکە پێشمەرگەی لێیە بە تەواوی لەلایەن هێزی پێشمەرگەوە کۆنتترۆل کراوە؟ بڵێ چەند خولەکێک بەر لە ئێستا هێزەکانی پێشمەرگە توانیان بستە ناو ناحیەی گوێرەوە واتە بە چەند خولەکێک بەر لە ئێستا لە ناو ناحیەی گوێر تەقە هەبوو و ڕوبەڕووبوونەوە هەبوو بەڵام دوای ڕوبەڕووبوونەوەیکی زۆر
هێزەکانی پێشمەرگە توانیان لە پێش تیمەکانی ڕاگەیاندن و پێش ئێستا دەخولک بەر لە ئێستا توانیان بستە ناو ناحیەکەوە و لە ئێستادا تەواوی گەڕەکەەکانی ناحیەکە و سنووری ناحیەکە بە گوندەکانی پێشەوەی بگەیتە ناحیە گوێڕ و دەوروبەری کۆنتترۆل کراوە لە دەستی هێزەکانی پێشمەرگەدایە دەمێ ئاماژە بە خاڵیشتر بکەم هەروەها بەر لەوەی کە لەم سنوورەوە واتە لە دەواازەی هەولێرەوە بستە ناو ناحیە گوێڕ هێزەکانی پێشمەرگا دیارە لە چای قەرەچووقەوە کە دەڕوانێ بەسەر ناحیەی گوێڕ و دەوروبەری و هەروەها بەسەر قەزای مەخموریشدا دیارە سەرەتا لەوێوە هێرشێکیان کرد و توانیان بستە ناو ناحیەکەەوە واتە لە سەروی چای قەرەچووقەوە ئەم سیلسیلە چایە توانیان بێنە ناوە لەو لایەشەوە هێزەکانی پێشمەرگاوە باوبەشی لەگەڵ هێزەکانی ئاسایش توانیان دوای ڕوبەڕووبوونەوەیکی زۆرەوە دوای شەڕێکی چەند کاژمێری بتوانن لەم دەواازەیەوە ئەمانیش لەم قۆڵەوە بستنە ناحیەی گوێرەوە بەڵام دەتوانم ئاماژە بۆ بکەین کە چەند خولەکێک بەر لە ئێستا هیچ هێزێکی پێشمەرگا نەچوو بە ناو بەتەواوەتی نەچوو بۆ ناو ناحیەی گوێرەوە بەڵام واتە تەقا لەلایەن هێزە چەکدارەکانی داعشەوە هەبوو چەند بە گوێرەی وتەی یاخود بە پێی وتەی فەرماندەکانی هێزەکانی پێشمەرگا کە سەرپەرشتی ئەم قۆڵیان دەکرد دیارە ئەوان بە ئێمەیان ڕاگەیان کە ئەو چەکانەی ماون دۆشکەیەک بوو و چەند قەناسێک بوو چەند بیکەیسێک بوو ئەمانە لەگەڵ دوو هەمەڕا ئەمانە نەڕۆیشتبوون لە شوێنەکە لە ناو ناحیەکە مابوونەوە بەڵام دوای ڕوبەڕووبوونەوەیکی زۆر و یاخود هێزەکانی پێشمەرگا بە تەکنیکە سەربازیەکانی خۆیانەوە توانیان ئەمان تێک بشێن و بە دەریان بنێن لە ناو ناحیە گوێرەوە واتە دەخولک بەر لە ئێستا هێزەکانی پێشمەرگە توانیان هەم لە قۆڵی چیای قەرەچووقەوە و لە لایەکی ترەوە با بڵێن لە لای هەوێرەوە گوندی هەوێرەوە کە لە دەست چەکدارانی داعشدا و بستە ناو ناحیەکەوە بەڵێ فەرمان بە پێ و زانیاریانەی تۆ لە فەرماندە سەربازیەکانی ئەو سنوورە دەستت کەوتبێ لە هێزەکانی پێشمەرگەوە ئایا زانیاری دەربارەی زیانەکانی داعش چییە؟ هیچ جۆرە چەکێکیان لێ بەجێ ماوە لەو ناوچەیە یاخود تەرمی چەکدارانی داعش لەو ناوچەیە هەیە یاخودنا؟ زانیاری یەک کاژمێر بەر لە ئێستام هەیە لەبارەی زیانەکانی یاخود با بڵێن کوژراوەکانی چەکدارانی داعش ئەویشەوە بوو کاژمێرێک بەر لە ئێستا دیارە کوژراوەکانی چەکدارانی داعش بە زیاتر لە 20 چەکدار مەزەندە دەکرا هاوکات دەتوانین ئاماژە بەوە بکەین کە چەند ئۆتۆمبیلێکی سەربازی چەکدارانی داعش لەو شوێنەدا بڵێ بەناس دیارە ئەو دیمەنەی کە دەیبینی ئەگەر ئەو کامێرەمانە دواتر باسی ئەمەکەین باسی زیانەکانی چەکدارانی داعش دەکەین ئەگەر کامێرەمان هاوکارم ئەحمەد ئەگەر ئەم دیمەنە بگوازێتەوە بۆ بینەرانی NRT دیارە ئێستا کە تەنانە ڕێگە بە ئێمەش دەدرێت کە بچینە ناو ناحیەکەوە ئەوەی کە دەیبینن هێزێکی تری پێشمەرگەیە کە دەستە ناو ناحیەی گوێرەوە لێرەوە بەرەو ناحیەی گوێر بەڕێکەوتن دیارە ئەمەش لە ئەنجامی یاخود با بڵێن دەتوانین بڵێن لە پەیوەندی ئەم هێزانەی کە لە پێشتردا چوونەتە ناحیەی گوێرەوە لەگەڵ ئەم هێزەی ئێرە لە پەیوەندی دابوونەوە ئێستا حازی ئەوەیان پێگەیشتووە کە دەتوانن بستە ناو ناحیەکەوە بۆی ئێمەش دڵنیا بێگومان دوای ئەم ڕووماڵە تایبەتە دوایی تەوابوونی ئەم ڕاستەوخۆی لەگەڵ ئێوەیە دەچینە ناو ناحیەکەەوە و لەگەڵ هێزەکانی پێشمەرگا ڕەوش و یاخود بارودۆخی ناو ناحیەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ بینەرانی NRT دەگوازینەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەرەکانی جەنگدا تیمی NRT لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە درێژایی شەڕەکە ڕاستەوخۆ ڕووماڵی کردووە بە هەر شێوازێک بێ زانیاری تازەی بۆ بینەرانی NRT گواستۆتەوە دەمێ سەبار بڵێ بەڵێ فەرمان ئێستا لە ڕێگەی ئێوە جموجوڵی ئۆتۆمبیل دەبینین ئەو ئۆتۆمبیلانە بەرەو کوێی ناحیەی گوێرە ڕۆن بڵێ دیارە ئەو ئۆتۆمبیلانەی کە دەبینن ئێستا کاگەر بینەرانی NRT ئەم ئۆتۆمبیلانەی ببینن ئەمانە لێرەوە بەڕێکەوتون بۆ ناو دەواازەی ناحیەکە واتە ئەمانە تا ئێستاکە نەچبوونە ناو ناحیەکەەوە بەڵام بەر لەوانە دیارە هێزێکی تری پێشمەرگا لە دەواازەکەەوە چوبنە ناوی دیارە ئەمەش دوای ئەو گومانە هات کە هێزەکانی پێشمەرگا خوزانیاری ئەوەیان دەستکەوت بوو مەترسی ئەوە دەکرا گومانی ئەوە دەکرا بەشێک لە گەڕەکەکان یاخود لە خانوەکان یا لە ئۆرگانی حزبەکان کە لە ناو ناحیەی گوێردا بوون و لە پێشتردا لە دەست هێزەکانی پێشمەرگەدا بوون دوای پاشەکشەکە چەکدارانی داعش هاتبوون
بۆ تێنتی ڕێژیان کردبێ بەوەی ئەو مەترسیە دوای پشکنینیان دیارە ئەوەیان بۆ دڵنیا بۆتەوە کە هیچ مەترسیەک نییە و لە ئێستادا دیارە پەیوەندی بەو هێزەی دواوەکرا کاوانیش هاوشێوەی هێزەکانی کە لە پێشەوە چونەتە ناوی بچن بۆ ناو ناحیەکە و دیارە ئێمە زانیاری ئەومان هەیە مەبەستی هێزەکانی پێشمەرگا لێرەوە دەیانەوێت زیاتر پێشڕەوی بکەن یاخود هێرش بکەن بچن بۆ ئەو گوندانەی کە واتە گوندی سایقە و ساقیە و ببورن زمارە و کوشاف و کوشافی خوارو دیارە ئەم گوندانە زنجیرە گوندێکن کە سەر بە ناحیە گوێڕن دەکەونە پشت جوگرافیەکەی وا هەڵکەوتووە دەکەوتە پشت ناحیە گوێرەوە و لەلایەکی ترەوە دەکەوێتە بەر قەزای مەخمورەوە دیارە ئەمانە دەیانەوێت زیاتر بزنە پێش بۆ ئەو شوێنانەش مەبەستیان لێ گرتنەوەی ئەو شوێنانەشە کە پێشتر بەجیانێشت بوو بەڵە فەرمانەگەر بتوانی چەند کەسێکمان وەکو شایەت حاڵ بۆ وەربگریت کە لەسەر چۆنێتی کۆنتڕۆلکردنی ناوچەکە و ڕۆژی ناوچەکە قسەمان بۆ بکەن زۆر باشە دەمەوێت تۆ وەکو شایەت حاڵێک کە لە جەنگەکەدا بەشدار بوویوە لە بەرەبەیانەوە لەو شوێنەدا ئامادەن پێشتر بەر لە مقابلەکە دیارە ئەو زانیاران بە ئێمەدا چۆنچۆنی ئێوە چوون بۆ ناو ناحیەکەەوە یاخود با بڵێ هێزەکانی پێشمەرگا چۆنچۆنی ئەو بەرنامەیان داڕێشت و چوون بۆ ناو ناحیە وڵا هێزەکانی پێشمەرگا بە تاکتیکێکی زۆر مهم قۆناغ بە قۆناغ چوونە پێش لە ئەنجامدا توانیمان دەست بەسەر چەند چەکێک و چەند دیلە چیام لێ بگرین ژمارە ئەو دیلانە چەند بووە چۆن گرتان ئەمن بەچای خۆم دوم دیتە دوو دیلم دیت ئەوە هەردووچیان جیران و دەست بەسەر کران ئەمانە چەشیان پێ بوو بەڵێ یەکیان دەست بەقە ناز بوو یەکەچیان چەک و چەکەی فرەدا بوو ئەمانە عراقی بوون بەڕێگەز یاخود خەڵکی بەخۆ عەرەب بوون بەس نازانم بزدە بچ بوون عەرەب بوون هیچ ناسنامەیەکیان پێرە ناوڵەی هیچ ناسنامەیەکم پێ نەدیت چ چەکێکیان پێ بوو چەکێکیان زۆری خەناسی پێ بوو یەکەچیان چەکی پێنەوە بێ چەکی فرەدا بوو واتە ژمارەی دیلەکان پێشبین دەکرێت زیاتر بە یاخود زیاترە بە تاکید زیاترە ئەو زیانی بەر ئەوان کەوت لەبارەی ئۆتۆمبیلە سەربازیەکانیان یاخود با بڵێن کوژاوەکانیان هێزەکانیان بەتاوەتی تێکشکاون و وریان سفرە وری پێشمەرگەش ڕۆژ دەقە بە دەقە لە بەرزبوونەوەدایە ئێستا ناوێک گوێر تێپەڕاندراوی سا بەرەو ئێوە هیچ فەرمانێکتان پێەیە لە دوای ڕزگارکردنی ناحیە گوێر یاخود گەڕانەوە هێزەکانی پێشمەرگە بۆ ناو ناحیە گوێر جارێشتر هێرش بکەن و بچن بۆ ئەو گوندانەی زمارە و ساقیە و کوشاف و کوشافی خوارو والله تاکو ئێستا هەتا ئەمر لەسەرونێ ئەمە ناتانی بەهیچ نەوەچی دایسە فەرمانتە پێ نەکراوە پێ نەگەیشتە بەهیچ نەوەچی بەڵێ بەناز دیارە ئەمە چیرۆکی گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگەیە بۆ ناو ناحیە گوێر و گوندەکانی دەوروبەری دیارەیەک بووە لە فەرمانەگەر پێمان بڵێ لە ئێستادا هێزەکان چەکدارانی داعش بۆ چ ناوچەیە کشاونەتەوە و لەکوێ هەن بەپێی ئەو جوگرافیەی کە هەڵکەوتەی جوگرافیای ناحیەی گوێر و پێشتری ژێمە وەکو تیمی ئەنارتی بە شێوەیەکی مەیدانی لە سەنگەرەکانی پێشەوەی ئەم شەڕە بووین و دیارە بەو شێوەیە هەڵکەوتووە دەتوانین لە خۆر ئاوای گوێرەوە واتە کە دەردەچیت لە ناحیەی گوێر دەگەیتە گوندی ساقیە زمارە و دواتر دەگەیتە گوندی ساقیە لە پشت گوندی ساقیەشەوە بە چەند کیلۆمەترێک گوندی کوشاف و کوشافی خوارو هەیە واتە لە ناحیەی گوێرەوە تا گوندی کوشاف نزیکەی زیاتر لە با بڵێن زیاتر لە 10 کیلۆمەتر دوور دەبێ دیارە ئەمانە کشاونەتەوە بۆ گوندی زمارە لە ئێستادا چەکدارانی داعش لەوێن دەردا دەبیندرێن بەڵام هێزەکانی پێشمەرگا یعنی واتە نێوان مەودای نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش لە ئێستادا تەنها 4 کیلۆمەتر بۆ 3 کیلۆمەتر بۆ 4 کیلۆمەتر دوور دەبێ و دیارە هێزەکانی پێشمەرگا لە ئێستادا کە لە ناو ناحیە گوێرن ئەمە چرکە ساتەکانی سەرەتای چوونە ناوەوەی هێزەکانی پێشمەرگەی واتە چەند خولەکێک بەر لە پەیوەندەکەی ئێمە بەدە خولەک بەر لە پەیوەندەکەی ئێمە هێزەکانی پێشمەرگە توانیویانە بچنەوە شوێنەوە بەڵام تا ئێستا زانیاری ئەومان نییە ئاخۆ کە هێزەکانی پێشمەرگا مەبەستیانە هەر لەم ڕۆدا بچن بۆ پێشەوە یاخود لەوێن دەر جێگیر بن و لەوێدا بمێننەوە بەڵە فەرمان بە پێ ئەو زانیاریانەی لای تو هەیە ئەو ناوچانەی ناحیەی گوێر و گوندەکانی دەوروبەری کە ئەمڕۆ ڕزگار کراون هاوڵاتی مەدەنی لێ یاخود چۆڵ کراون ئەو ناوچانە
هاوشانی هێزەکانی پێشمەرگا مەبەستت خێزانەکانە یاخود با هاوڵاتیانی مەدەنی ئەو ناوچانە هاوڵاتی مەدەنی لێبوو یاخود چۆڵ کراوە گوندەکان ئەگەر مەبەستت خێزانەکان بێ ئەمانە چەند ڕۆژی ڕابردوودا بەڵێ بەناز دیارە لە کاتی پاشەکشەکردنی هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە بەر لە پاشەکشکردنیان دیارە دێ بەدێ قۆناغ بە قۆناغ هەر لە پێشوی ناحیەکەشەوە کە خۆمان لەگەڵیان بووین وەکو تیمە ناوتی دیارە بەر لە پاشەکشەی هێزەکانی پێشمەرگە خەڵکی ناوچەکەش خێزانەکانیش قۆناغ بە قۆناغ دەهاتن بۆ دواوە واتە تا ئەو کاتەی کە گەیشتە ناو هەولێر واتە ناو پارێزگای هەولێر بەڵام لە ئێستادا ئێمە ئەوەی تێبینیمان کردووە چونکە سەرەتایی چونە ناوەی جارێشتر چون ناوەی هێزەکانی پێشمەرگەی بۆ ناو ناحیەکە هیچ خێزانێک نابیندرێت کە بچێتن بەرەو ئەو شوێنەوە بەڵام هاوڵاتیانی سڤیل یاخود با بڵێن پیاوانی دانیشتوی ئەو گوندانەوە تەنانەت ناوخودی ناحیەکەش ئێمە دەیانبینی شانبەشانی هێزەکانی پێشمەرگە بەرەو پێشەوە دەڕۆن ئەمیش دیارە ئێمە مەبەستمان بووە کە بەشێکمان بینین هیچ چەکێکیان پێ نەبووە ئەمان بۆچی لەگەڵ شانبەشانی هێزەکانی پێشمەرگە دەڕۆن بۆ پێشەوە ئەوان دیارە مەبەستیان ئەوە بووە کە بچنەوە شوێنەکانی خۆیان کە ماڵیان تێدا بەجێشتووە ماڵ و حاڵیان تێدا بەجێشتووە بچنەوە شوێنەکانی خۆیان بۆ زیاتر دڵنیابوونی کە ئاخۆ ماڵەکانیان وەکو خۆی ماوە یاخود لە ئەنجامی ئەو بردومانکردن و شەڕی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لەو ناوچەیەدا گوزەراوە ماڵەکانیان وێران بووە یاخودنا بۆیە هیچ خێزانێک تا ئێستا ئێمە قسەی تیا دەکەین لەو شوێنەدا نابیندرێ بەرەو ناحیە گوێر بگەڕێتەوە بەڵێ لە ئێستادا دیارە بەڕێوەبەری ئاسایشی هەولێر لێرەدا ئامادەیە دیارەمیش مەبەستێتی کەمانیش بەشدار بوونە هێزەکانیان بەشدار بوونە لە شەڕەکەدا ئەگەر بتوانیت بیدوێنیت و زانیاری نوێمان بۆ وەربگریت لە بڵێ ئەمە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕێوەبەری ئاسایشی هەولێر کە لە بەرەکانی جەنگ و هێزەکانیان بە بەردەوام شانبەشانی هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکانی پێشەوە بوونە ئێستا خۆی لێرە ئامادەیە و ئەگەر ئەم کامێرەمانەکەمان هاوکارمان بەڵێ تاڕق ئەو کاتت باش ئێمە بینیمانە تێبینیەوەمان کردووە کە هێزەکانی ئێوەش لە سەنگەرەکانی پێشەوە شێوەی پێشمەرگەکان لە سەنگەرەکان بوونە دەمێ باسی ڕۆڵی ئاسایش بکەی لەم شەڕە هەموو کاتێکتان باش طبیعی ئاسایش ئەرشی هەرە ئەساسی ئێمە پاراستنی شەرەف و کەرامەت و سەر و ماری هاوڵاتیانە و باشترین پاراستن ئەوە بوو خۆمان بینێ بەرەکانی شەڕ بە فعلی ئەو تەهدیدەی کە هەبوو لەسەر شارەکانی هەرێمی کوردستان بە فعلی ئەو تەهدیدە لابین و ئەو تیرۆریستانە لە مۆڵەکانی خۆیان لەو شوێنێک کە بۆمان داهاتن لە هەمان مۆڵگەی خۆیان لایان بدرین لێوانە لەو شوێنە بە دەریانێن ئەوە بۆ ئەوڕۆ لەگەڵ ئەمڕۆ بەیانی هێزەکانی ئاسایش ڕوومان کردا هێرشێکی کتوپڕدا بۆ سەر مۆڵگەکانی تیرۆریستان لە شارۆچکەی هەوێرە کە شوێنێکی هەرە گرنگیوان بوو و لەو شوێنەدا توانیمان لە ماوەیەکی کورد کۆنتترۆلی ئەو شوێنە بکەین و هەروە زەرزانش زۆرمان لێدان چەندین لاشە و چەندی پارچە چەک و هەروەها دیریش لامان دەستکردووە زۆر باشە کاکتاڕ دەمێ ئاماژە بەوە بکەی لە ئێستادا ئەم ژمارە ئەو دیلانەی کە لە بەردەستی ئێوەدان یاخود لە بەردەستی هێزەکانی پێشمەرگەدا ناوکات ئەو زیانەی بەر چەکدارانی داعش کەوتووە لەو هێرشەی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بە چەند مەسەندە دەکرێت و چه ئامارێکتان لە بەردەستە زیانەکان جارێتەوە ئامار نەکرانەوە هێشتانەکە پرۆسەکە بە کۆتا نەهاتووە هەر کاتێک بە کۆتا هات ئەو کاتە زیانی دوژمنان ئامار دەکرێت و ئەلاین دەکەین بۆ هاوڵاتیان بەڵێ دواپرسیارم ئەوەیە لە بەرنامەی هێزەکانی پێشمەرگە و ئاسایشدایە لە ناحیەی گوێر بستنە دەرەوەواتە بۆ گوندەکانی زمار و سیاقە و کوشاف و کە پێشتردا لە بەردەستی خۆیاندا ئێمە لە ژێر ڕێنمایی سەرۆک بارزانی کار دەکەین و بستێکی کوردستان لە هەر شوێنێک بێ لە هەر شوێن داگیر کرابێتن دەبی ئازاد بکرێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێوەبەری ئاسایشی هەولێر کە بە شێوەیەکی ڕاستەخۆ و زانیاریانەی بۆ بینەرانی نارتی گواستەوە بڵێ دیارە ئێمە بەردەوام دەبین لە ڕووماڵە تایبەتیەکەدا و ببورن من لێرەوە دەمێ ئاماژە بە خاڵێک بکەم دیارە بەهۆی گەرما و هیلاکبوون و سەرقاڵبوونمانەوە تا ئەو دەخێش من بە غەمگینم بە ناز ناساندووە بەڵام ببوورە غەمگین جارێشتر دەگەڕێنەوە وڵات ئەمە بوو کە دوایین زانیاریەکان لەبارەی ڕەوشی ئەم ناوچەیە
بەڵێ فەرمان سوپاس بۆ زانیاریەکانت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ناحەی گوێرەوە بۆ بینەرانی نارتیت خستە ڕوو. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین بۆ ڕووماڵی بەردەوامی هێزەکانی پێشمەرگە و بەرەو پێشچوونی زیاتریان، بەڵام پاش گەیشتنی تیمی NRT بە ناو شارۆچکەی گوێر و گەیاندنی زانیاری زیاتر بە ئێوە. کاتێکی خۆش.